پاسە لایەنە سیاسیەکان لەسەر پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی ڕێنەکەوتن. کێ تاوانبارە؟ ئەی کێ بەرپرسە؟ بۆ چوونێک لای وایە مادەم هاوڵاتیان لەم شارەدا بە ژمارەیەکی زۆر دەنگیاندا بە سەرۆکی لیستی بزوتنەوەی گۆڕان کەواتە دەیانەوێ بە حکومڕانی یەکێتی بڵێن بۆستە. بۆ چوونەکەی تر پێی وایە بۆ گۆڕان سوورە لەسەر پۆستی پارێزگا. خۆ دەیان پۆستی تر هەیە دەتوانێت خزمەتی سلەیمانی پێ بکرێت. شەڕە سیاسیەکانی نێوان یەکێتی و گۆڕان ئەم شارە بەرەو کوێ دەبا؟ ئایا ڕێدەکەون یان دەبێت قاوەیان بۆ بدرینەوە؟ تەبا و ناتەبا ئەم شەو کاتژمێر 8:05 خولەک.